بەڵێ کاکارزان سڵاو لێ و لا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە بەپێی ئەو زانیارانی کە دەستی ئێمە کەوتووە کاژمێر 450 خولەک بۆ 5 سەر لە ئێوارە تەقینەوەیەک لەسەر شاخی ئەزمەر لەو شوێنەی کە هاوڵاتیان ڕوو دەکەن ئەو شوێنەوە بە مەبەستی حەسانەوە و گەشتکردن و سەیرانکردنەوە بە مەبەستی وێنەگرتن بەوەی کە لەسەر شاخی ئەزمەرەوە تەواوی سلێمانی دیارە لە نزیک ئەو شوێنە و لە لای دەستە ڕاستیەوە لە لای دەستە چەپیەوە لە سوچێکدا تەقینەوەیەک ڕووی داوە. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بۆ منی پشتڕاست کردەوە ببرم وتەبێژی تەندروستی سلێمانی بۆ منی پشتڕاست کردەوە کە دوو کەس گیانیان دەست داوە و بەپێی زانیارەکانی خۆشم تا ئێستاکە بڵێن دوو کەس بریندارن و بریندارەکان لەژێر چاودێرێکی توندی ئەمنیدان واروا لەژێر چاودێرێکی توندی پزیشکیشدان و تەرمەکان ڕەوانەی توێکاری کراون لە لای پزیشکی دادن. ڕاستی تەقینەوەکە چی بووە بەپێی زانیارەکان ئۆتۆمبیل بووە یاخود چی بووە شتێکە تەقیوەتەوە بۆمبی چێندراو بووە هیچ زانیاریەک لەم بارەیەوە دەست نەکەوتۆ تاوەکو ئێستا؟ کاکارزان ئێستاکە دێمە سەر ئەوە نا پۆلیسی سلێمانی نا ئاسایش هیچ کامیان هیچ زانیارێکیان لەو بارەوە ئاشکرانکرد ئامادەنین بە هیچ جۆرێک لێ دوام بدەن. من پەیوەندیم بە وتەبێژی پۆلیسی سلێمانی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی ئەمانەوە کرد بەڵام هیچ کامیان وەڵامی پەیوەندەکەیان نەدایەوە وەڵام هیچ ڕاگەیاندێکیان نایەوە و بەوەی کە لەسەر ڕووداوەکە قسەمان بکەن ئەوەی کە هەیە زانیاری نافەرمیە بەشێک باس لەوە دەکەن ئەوەی کە سەرچاوەکان باس لەوە دەکەن کە ڕوومانەیەک بووە ڕوومانەکە بەدەست یەکێکیانەوە بۆ تەقیوەتەوە هەندێکی دیکە دەڵێن نەخێر تێنتی بووە ئەوەی کە تەقیوەتەوە تێنتی بووە. زانیارێکی نافەرمیش ئاماژە بووە کە هاوەن بووە هاوەن بوو لە شوێنێکی دوورەوە ئاڕاستە کراوە ئاڕاستی و شوێنە کراوە و داوێتی لەو جێگایە و تەقیوەتەوە ئەوەی ئەو وێنانی کە دەستی ئێمە کەوتووە یەکێ لەو کەسانی کە بە هۆی تەقینەوەکەەوە بەرکەوتووە بە تەواوەتی لاشی شێوێنراوە و لە دووری 10 مەتر زیاترەوە بڵێن لە شوێنی ڕووداوەکەەوە پارچی گۆشت ئەبینرا کە دیارە هی ئەو کەسانە بوون کە بەرتەقینەوە باشە. ڕاستی باپی ئەو کەشفەی کە کراوەکە شوێنی تەقینەوەکە بیندراوە پێدەچێت چی بێ لەم سێ گەرە نافەرمیانی کە باست کرد کاریگەریەکانی لەسەر ناوچەکە چی بووە کاریگەری پۆڵی لەسەر ئەم ناوچەیە جێشتووە تەقینەوەکە؟ کاکارزان من وەکو باسم کرد هەر سێگەرەکەیان هەیە هەندێک بەهۆی ئەوەی شێواوی جەستەیە و کەسەوە ئەڵێن ئەمە ناکرێت ڕوومانە بێت چونکە ڕوومانە ئاوا ناکات لە جەستەیەک بە تەواوەتی بیشێوێنێت وە بەوەی کە ئێستاکە و کەسە ناناسرێتەوە و نازانێت ناسنامەی کێیە و تا ئێستاکە ناسنامەی و کەسان شاشکرا نەکراوە. یعنی من وەکو باسم کرد لە دووری 10 مەترەوە پارچە گۆشتی ئەو کەسە لەو ناوچەوەیە کەوتە بوو و ئێستاکە تیمی لێکۆڵینەوەی ئاسایشی سلێمانی و پۆلیسی سلێمانی لەسەر ڕووداوەکەەوە بەردەوام هاتوچۆی ئەمنی هەیە. هەروەها ئێستا ئێمە کەمێن لەمەوە بەر لەوەی کە بۆ ڕاستەوخۆکە بینە خوارەوە لەسەر شاخی ئەزمەر بووین تا ڕادەیەک هاوڵاتیان هەر لەوێ بوون حاڵەتی ئاسایی خۆیان و لەوێ دانیشت بوون لای شوێنی ئیسراحەت لەو شوێنانی کە خۆیان دانیشن هەر بەردەوام هاتوچی هاوڵاتیانە بوواتە وای نەکردبوو کە هیچ کەسێک لەسەر شاخی ئەزمەر نەمێنێت. ڕاستی کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوان وەکو هێزانامنیەکان هیچیان بە میدیاکان نەداوە یاخود پێیان بڵێن کەی کە ئەنجامی ئەمە ڕادەگەیەنن بۆ میدیاکان ڕاستی بابەتەکە بۆ ڕایگشتی بڵاو دەکەنەوە؟ بەڵێ من قسەم لەگەڵ چەند لێپرسراوێکی و تیمی لێکۆڵینەوە کرد کە لە شوێنی ڕووداوەکە بوون و لێکۆڵینەوەیانە کرد ئەوانی باسییان لەوە کرد کە خۆشیان نازانن تا ئێستاکەوەی کە لێکۆڵینەوەکەن نەگەشتون بۆ ئەنجامەی ئەم تەقینەوە بە هۆکاری چی بووە چی ئەم تەقینەوەی کردووە بەڵام باسییان لەوە کرد کە لە ئایندەی ڕوونکردنەوەی پێویست بە هاوڵاتیانەدەن. ڕاستی حەمامین پێام نێری پێم لە شاری سلێمانی و سپاس بۆ زانیاریەکانی تۆ.